لە کۆبنەوەکە جەخت لەسەرەوە کرایەوە هەموو حیزبە کوردستانیەکان هەمیشە کار بە یەکەوە بکەن و لە یەک نزیک بن هەوڵ بدەین ئەو پێداویستیانەی کە میلەتەکەمان هەیەی لە شارەکە لەسەر وەزعی ئەمنی لەسەر بابەتی خزمەتگوزاری لەسەر هەموو ئەو بابەتانەی کە پێویستە بۆ شارەکەمان گفتوگۆی جدی لەسەر کرا و هەروەها لەسەر بابەتەکانی یادەکانی ئازار و نەورۆز و هەڵەبجە و هەموو بابەتەکان قسە لەسەرەوە کرا هەموو حیزبە کوردستانیەکان پێویستە لەم ڕۆژانەیە بەیەکەوە بین یەکدەست بین و هەوڵ بدەین بۆنەکان ئەوەی کە پیرۆزیە بێ بەیەکەوە پیرۆزی بکەین و ئەوەی بابەتی خەمناچیە هەوڵ بدەین هەمومان پێکەوە ئەو بابەتانە بەڕێ بکەین و کۆبنەوەکە لە کەشوهەوایەکی باشدا بوو و هەموو حیزبە کوردستانیەکان پێکەوە بڕیاری ئەوەماندا هەر کارێکە بێ بۆ میلەتەکەمان لێرەوە پێکەوە لەسەری بەجواب بین و چەند پێمان بکرێ خزمەتی شارەکەمان بکەین لەگەڵ هەموو نەتەوەکانە تەبابین و هەوڵ بدەین کارەکانی لەمە و دوامان پرسی یەکتری زۆر پێوە دیار بێت. مەرزیە لەسەر قەڵابێ ئێمە ئاگری نەورۆزەکەینەوە لە شاری کەرکووک چکە مەسلەی نەورۆز بابەتێکی نەتەوەی و نیشتیمانیە خۆ ئەگەر حیزبە سیاسیەکانیش نەبن ئاگری نەورۆز سەر پێشتریش کراوەتەوە ئەمان نەک ئەوەی بڵێن ئیلا لە یەک شوێن ئاگرەکەینەوە هێشتان ماوێتی بۆ بابەتە بەڵام بۆ بابەتی هەڵەبجە کە پێشەوەیە بڕیارماندا و هەمومان بەیەکەوە بین و لە هەر شوێنێکی ئاگری نەورۆز بکەینەوە لەگەڵ حیزبە کوردستانیەکان بەیەکەوە یکەینەوە. ئەگەر ئەم بابەتی تەحالفانە نەبێ ڕەنگ بێ بتوانین بە ئاسانی کوردێک دابنین چکە لە 2010 تاوەکو ئێستاکە کەرکووک پەرلەمانتارەکانی کورد لە شاری کەرکووکە هیچ کات لە نیوە کەمتر نەبوونە بەڵکو زیاتر بوو.